کچێک زەواجی نەکردووە با جوان گۆڕاگرێت. ئەگەر ئێوە بە تەمای شوکردنن، بە تەمای زەواجن، بە تەمای ژیانی هاوسەرگیرین، ئامان تکایە وریای ئەم جۆرە پیاوانە بن، مەیان کەن بە هاوسەری خۆتان، مەیان کەن بە سەردار و سەروەری خۆتان، چونکە ئەم جۆرە پیاوانە یەکەم شیاوی ئێوەی بەڕێز نین، دووەم ناتوانن نەخۆیان خۆشبەختکەن نەخۆتان و مناڵەکانتان خۆشبەختکەن. بۆیە هەر لە ئێستاوە جەهەنمێ بۆ خۆت دامەخە، دوای عاتیفە و عیشق و غەڕامیات و حب و ئەوانە نەکەویت وریابە. ئەم جۆرە پیاوانە شیاوی ئێوەی بەڕێز نین. ڕووی خیتابم لەگەڵ ئافرەتی موسڵمانە، ڕووی لە ئافرەتە ڕەسەنەکانە، ڕووی لەو ئافرەتەیەکەوە بە حەیا و بە حیشمەت و بە حورمەتەوە تا ئێستا ماوەتەوە. کچە مۆدیێل و مایکەپ پەرستەکان و ئەهلی سینەما و ڕەقس و دەنس و سەر شاشەکان، ئەو بۆ خۆتان ڕێگەی خۆتان بگرن، نەبێنە کۆمێنت و ڕیپلەی، نەجنێ و بە ئێمەش بن. قسەی ئێمە لەگەڵ ئێوەیان نییە، ئێوە ڕێگەی خۆتان گرتووە، شوو بە کێ ئەکەن بیکەن، کێ هەڵ ئەبژێرن هەڵی بژێرن، وەکو ئەیبینن هەر ڕۆژە لە دەستی پیاویەکان ئیمڕۆ تەلاق ئەدرێن و بەیانی ئەچنەوە لای، ئیمڕۆ لە یەکێ جیابنەوە بەیانی ئەچنەوە لای یەکێکی تر. ڕووی خیتابمان لەگەڵ ئێوە نییە، ئێمە نەسیحەتی ئەو کچە بەڕێزاناکەین کە بە حەیا و حورمەتەوە ماونەتەوە، چاوەڕێی ئەوەیانە پیاوێکی بەڕێز بە حورمەت موسڵمان بێ لە دەرگاکەی بات. ئامان شوو نەکەن بە ئەم پیاوانەی کەوا ئەمە سیفەتیانە. یەکەم، هەر کوڕێکاتە داواتان دین و ئەخلاقی نەبوو، ئامان بە فلسە سوتاوێ نەتانەوێت، واللهی بە قەیرەیی بمێنیتەوە زۆر زۆر باشترە. إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه. پێغەمبەری عزیز عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئەگەر کوڕێک هاتە داوای کچەکەتان، هاتە داواتان، دوو صیفەتی تیا بوو، زەواجی لەگەڵا بکەن، دینی ئەخلاقی. ئەم دوانە هەردووکیان وابەستەی یەکترین، نە دین بەبێ ئەخلاق ئەبێت، نە ئەخلاقش بەبێ دین ئەبێت. ئەگەر کوڕێک دیندار بوو بەڵام ئەخلاقی نەبوو، هەر نابێ شووی پێ بکەیت. ئەگەر کوڕێکیش ئیدعای ئەخلاقی ئەکرد بەڵام دینی نەبوو، هەر نابێ شووی پێ بکەیت. چکە بەڕێزانم، ئەگەر کەسێ دینی نەبێت، واللهی زۆر بە ئاسانی ئەتوانی خیانەت لە خێزانەکەی خۆی بکات، زۆر بە ئاسانی ئەتوانێ بڕوات لەگەڵ ئافرەتێکی داوێن پیسە حەشە لە ڕووی جەناتەم داوێن پیسی بکات، زینا بکات، واللهی نەزەت بەلایەوە زۆر زۆر ئاساییە بێت. بەڕێزانم، ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەس بۆ دینەکە ئەم بەس ئیسلامی نەهێنا، ئەخلاقیشی لەگەڵا هێنا. هاتوومە ئەو ئەخلاقە ناتەواوانەی کەوا لە ناو کۆمەلگایە هەیە من تەواوی کەم جوانی بکەم. بۆیە ئەگەر گەنجێک ئیدعای دینداری کرد بەڵام ڕەوشتی جوان نەبوو، ڕەوشتی قسەکردنی، ڕەوشتی مەجلیسی، ڕەوشتی نان خواردنی، ڕەوشتی خەوتنی، ڕەوشتی لەگەڵ خەڵکە، ڕەوشتی لەگەڵ هاوسێکەیە، تۆ نابێت زەواجی لەگەڵا بکەی. کەسێکی دیندار نابێت بێ ڕەوشت بێت، و کەسێکی بەڕەوشتش هەرگیزا و هەرگیز نابێت بێدین بێت. ئەم دوانە لازم و مەلزومن لەگەڵ یەکتریا. بەڕێزانم، بۆیە ئەگەر پیاوەکەت دیندار بوو، واللهی ئەمین بەلەوەی کەوا ئەو سەیری ئافرەتی خەڵک ناکات، قەسەم بەخوا خیانەتت لێ ناکات، واللهی زوڵمت لێ ناکات. ئەگەر گۆشتەکەشت بخوا، واللهی یەسقانت ناشکێنێت، چونکە دینی هەیە. بەڵا وریای ئەم خاڵە بن. ئەگەر کوڕێ هاتە داواتان، دینیشی هەبوو، ئەخلاقی هەبوو، بەڵام صیفەتی بەخیلیتیا بوو، ئامان نەکەن زەواجی لەگەڵا بکەن. پیاوی بەخیل ژیانێکی زۆر زۆر ئابڕوبەرانە ئەباتە سەر، کارەساتە ژیان لەگەڵ پیاوێکی بەخیلە، پیاوێکی ڕەزیل. پیاوی ڕەزیل نە ئەتوانێ بۆ خۆی خۆش بژێت، نە ئەتوانێ ماڵ و مناڵەکەشی خۆش بژێنێت. قەسەم بەخوا بەڕێزانم، شایەدی چەند عایلەیەکم، واللهی یەکێک لە عایلەکان باشە خێزانەکەی وتی واللهی مناڵەکەم شەوێکیان تا سعات 12 شەو بۆ یەک مۆتەیە گریا. باشە باوە یەک مۆتەیە بە 250 دیناری تەبعی خۆمان بۆی نەکڕی. پیاوی ڕەزیل قەت ناتوانێت جلێ جوانی لەبەرابێت، و قەت ناتوانێت مەکسیەکی جوان، کراسێکی جوانش بۆ تۆ بکرێت، خانوویکی جوانە بۆ بکرێت، قەت ناتوانێت سیارێکی جوانی هەبێت، قەت ناتوانێت مەزرعەیەکی هەبێت. واللهی هەشی بێت لە خزم و کەسوکارەکەی خۆی ئەگرێتەوە، ناتوانێت میوانداریکی جوان بکات. واللهی هەر میوانی بێ بۆ ماڵی سەغڵەتە، هەر پارەیە بدا بە تۆ ژیانی لە سەغڵەتی هەیە. جا ئەگەڕنەوە ئەڵێن
ئافرەتێک شووی کرد بە پیاوێکی دەوڵەمەند بەڵام صفەتی ڕەزیلی تیا بوو زۆر چروک بوو ئیتر ژیانی ئەم ماڵ و مناڵی وێران کردبوو دیناری بۆیان سەرف ناکرد ڕۆژێکیان نەخۆش کەوت نەخۆشی سەرەمەرگ وتی ژنەکە ڕەحمەتی خوات لێ بێ وەڵڵاهی من ناتوانم بەبێ ئەم پارانە بمرم ئەگەر مردم تکات لێ ئەەکەم پارەکانم بۆ بکە ناو قەبرەکەمەوە با لە ناو قەبرەکەما بێت بالفعل پیاوەکە مرد ژنەکەش سنووقێکی حازر کرد و کردێ ناو تابوتەکەیەوە خەڵک گوتیان ژنەکەوە تۆ چیەکەیت وتی ئەوە پارەکەیەتی ئەینێرم لەگەڵیا بۆ قیامەت بۆ قەبرەکەی خەڵک گوتیان نابێشتی وا بکەیت چرپانێ بنگوێی ئافرەتێکی ڕەفیقێ وتی خەمتان نەبێت تەنها وەسڵێکم بۆی کردووە چەندێ پارەی هەبووە مەجموعی نووسیە و بۆیم ناردوو بە قیامەت کەسی ڕەزیل قەسەم بەخوا بۆ دوای خۆی بەجێهێڵێت بۆیە پیاوی ڕەزیل قەت تا و قەت هەرگیزا و هەرگیز ناکرێت زەواجی لەگەڵا بکرێت هەر کوڕێک لەگەڵ کەس و کاری خۆیان خراپ بوو بە تایبەت لەگەڵ دایک و باوکیان خراپ بوو قەسەم بەخوا قەت ناتوانێت ژیانێکی خۆش بۆ تۆ فەرەهەم بێنێت بۆیە ئەبێ زۆر وریابیت ئەوەی لەگەڵ دایکی خۆیان خراپە ئەوەی باوکی خۆی ئەداتە بەرشەق دوو ڕۆژتر تۆش ئەداتە بەرشەق بەخوا باوکیشت ئەداتە بەرشەق قەسەم بەخوا بە چەک و بە سیلاح و بە ئاگرەوە دێتە سەر کەس و کارەکەت وریابە ئەوەی کەوا بە شەڕ ناسراوە ئەوەی کەوا بە کەسێکی شەقاوە ئەوەی کەوا هەموو ڕۆژێ ئەچێتە سەر ماڵی خەڵک تەقە لە خەڵکەکات ماڵی خەڵکی وێران کردووە چەندین شەڕی کردووە چەندین زیندانی و چەندین ناڕەحەتی بینیوە لە پێناو چیە لە پێناو خۆشیەکانی خۆیان لە پێناو چەتونی خۆیە ئامان وریا بە شوونەکەی بەو کەسە بەخوا ئەداتە بەرشەق و دوو ڕۆژ ئەشنێرێتەوە بۆ ماڵی باوکت هەر کوڕێک مادەی هۆشبەری بەکارهێنا مدمینی عەرەق و مەشروب بوو ڕەفیقی مەشروب خۆری هەبوو شەوان دەرەچووە دەرەوە ئەمە چەقچەقە ئەمە ئەزمەڕە ئەمە نازانم سیتەکە ئەمە ئەو شوێنانەیەکەوە گەنج دانیشێ و خەریکی مەشروب خواردنە ئەگەر لەو جۆرە نەفەرانە بوو ئامان نەکەی زەواجی لەگەڵا بکەی نڵی خۆشم ئەوێت نڵی بەبێ ئەو ناتوانم بژیم قەسەم بەخوا دوو ڕۆژتر ژیانت لێ ئەکا بە جەهەنەم کەیسی ئەوانە لە لای منە لە لای مامۆستایانە لای توێژەرە نەفسیەکانە لای دکتۆرە نەفسیەکانە بڕۆن بۆ لای ئەوان بپرسن بزانە حاڵی ئەو ئافرەتانە لە ماڵەوە چییە بەخوا ئافرەت کە پیاوەکەی مەشروب خۆر بوو هەموو ڕۆژێک ژیانێکی هەڵدانە و یەقینتان هەبێت جا من ئەمە نەسیحەتی ئافرەتی موسڵمانەکەم ئامان نەکەن شوبکەن بە پیاوێک خەریکی مادەی هۆشبەر و مەشروب خواردنە قەسەم بەخوا بڵێکی مەشروبی لە تۆ خۆشترەوێت یەقینت هەبێت واللهی ڕەفیقەکانی سەر مێزەکەی لە تۆ خۆشترەوێت بۆیە هەرگیزا و هەرگیز نەکەی شوبکەی بە کەسێک کەوا مەشروب خۆر بێت وریابە ئەخیراً شوونەکەی بە کەسێ ئیلا هاوکوفتی خۆت بێت هاوشانی خۆت بێت لە تەمەنە ئاساییە با 10 ساڵێ لە تۆ گەورەتر بێت وریابە لە ڕووی شەهادەوە با نزیک بن لەگەڵ یەکتریە لە خوێنەواریەوە با نزیک بن لە عەشرەتەوە با نزیک بن حتا لە ڕووی سەروەت و سامانەوە با نزیک بن لە یەکتریەوە دوو ڕۆژتر واللهی ئەگەر تۆ شەهادەت نەبێ ئیداتە چاوتە و ڕوبەما ڕەنگە تۆ لە کەسێکی شەهادەدار تێنەگەیت مامۆستایەکی جامیعە بڕۆ ئافرەتێکی نەخوێنەوار بێنی ئەمە قەتا و قەت نابێت هەرگیزا و هەرگیز نابێت ئەو مامۆستایە ئەتەکێتی ژیانی ئەو جیاوازە ئەو لەگەڵ مەخلوقاتێک لەگەڵ کۆمەڵی خەڵکاتێک ئەڵە بێ جودا لەوەی کەوا تۆ بیری لێ ئەەکەیتەوە بۆیە یان ئەگەر تۆ شەهادەیەکە بێشت وەکی بە پیاوێکەوە هیچ شەهادەی نییە خوێنەواری هەر هیچ نییە تۆ دەوامت هەیە ئەو لە دەوام تێ ناگات تۆ خوێندنەوەت هەیە مطالعەت هەیە ئەو لەوە تێ ناگات بۆیە وریابە تۆ شو ئەەکەی بە کوڕێکی دەوڵەمەند دوو ڕۆژت بە سووکەوە سەیری یەقینت هەبێت سەیری ماڵی باوکت ئەکات سەیری براکانت ئەکات یان جاری وا هەیە ڕەنگە برایەکت بشێتە بندەسێەوە لی نزیک بێتەوە ئەو بڵێ لەبەر پارەکەم لێم نزیکە بێتەوە بۆیە ئەبێ زۆر وریابیت شو ئەەکەی بە کێ هاوسەرگیری لەگەڵ کێ ئەکەیت ئەمانە چەند نەسیحەتێک بوو من دام بە گوێی ئێوەی بەڕێزە ئیتر ئێوەش چیم بۆ ئەنووسن جەزاکەڵڵا جنێوم پێ ئەدەن هەرچیم پێ ئەڵێن کەیفی خۆتانە من ئەمە نەسیحەتێکە لە بەرخوای پەروەردگارێکم و مەسئولیەتێکە لەسەر شانم لای ئەدەم چونکەم ئێوە واللهی چۆن حەزەکەم خوشکەکانی خۆم کە خوشکی شیری من حەزەکەم بەختەوەر بن مێردی باشیان هەبێ هاوسەری باشیان هەبێ سوێن بەخوا حەزەکەم تەواوی ئافرەتی موسڵمانیش تەواوی ئافرەتانی ئەم شارە